زیادکردنی باشتر دەستپێکەوە زیادبوونی بردومانەکانی فڕۆکە و تۆپخانەکانی تورکیا لەو چەند ڕۆژەی دواییدا بۆ سەر ناوچە سنوورەکانی هەردوو پارێزگای هەولێر و دهۆک بە ئاشکرا پێشێلکردنی ڕێوشوێن و ڕێوجێ یاساییە نێودەوڵەتیەکانەوە هاوکات پێشێلکردنی سەروەری خاکێرەمی کوردستان و دەوڵەتی فیدرالی عراقیشە بۆیە پێویستە لەسەر بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیش بە پێی ڕێوشوێنە یاسایی و دیبلۆماسی و نێودەوڵەتیەکان هەنگاوی پێویست بگرنە بەر چونکەوەی کە دەیبینین لە ڕۆژانی ڕابردوودا بردومانەکان مۆدێلێکی نوێیان بەخۆبین و کەویش نزیک بوونەوە لە ناوچە ئاوەدان و ئەو ناوچانەی کە وڵاتی مەدەنی و خەڵکی گونجشین و تەنانەت قەزا و ناحەکانیشی تێدایە بۆ ئەوەی کە هەم ئەو مەترسیی لە هاوڵاتیان دروست بە بڕەوێتەوە و هەمیش ئەو ڕووگیرەی کە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دروستەوە بەهۆی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی تورکیا یان هەر پەیوەندێکی تر ئەگەر ژێربەژێریش بێ یا ئەگەر بە ئاشکراش بێ خۆیان ڕزگار بکەن ئەم بابەتە چارەسەر بکرێ و بەنسبەت بردومانەکانیش و پێویستە سەر حکوومەتی تورکیا لەوە تێبگا کە لە مێژووی نزیکەی 40 ساڵی ڕابردوودا هیچ یەکێک لە حکوومەتەکانی تورکیا کە یەک لە دوایە کاتوون نەیانتوانی و لە ڕێگەی سەربازی و ڕێگەچاری سەربازی چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان و کێشەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە چارەسەر بکەن. باشترین بەڵگەشمان بۆ ئەمە ئەوەی کە بەناوی پرۆسی ئاشتی لە ساڵی 2013 لە تورکیا دروست بوو توانی سەقامگیریەکی هەم ئەمنی هەم ئابووری ئەو تۆ دروست بکە کە بەراورد بە ڕابردوو ئەنجامێکی باشی لێکەوتەوە بەڵام دوجار ئەویش بە عقارێکی خراپە برا و نەتیجەکەی شێوێنرا بۆیە پێویستە دەوڵەتی تورکیا جارێکی تر بیر لەوە بکاتەوە کە چارەسەری قەزەی کورد لە تورکیا و پارتی کرێکارانی کوردستان بەر ڕێگاچاری سەربازی چارەسەر نابێ بەڵکو پێویستە بیر لە ڕێگاچاری ئاشتی بکاتەوە و لەو ڕۆژانی ڕابردووش بینیمان کە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە لە زیندانەوە پامێکی ئاڕاستە کرد کە پێویستە کێشەی کورد لە باکووری کوردستان بەر ڕێگاچاری ئاشتیانە بەڵام شکۆمەندانە چارەسەر کرێ و حکوومەتی تورکیا چیتر مەسلەی هێرشکردنە سەر ناوچەکانی باشووری کوردستان و گەریلاکانی پەکەکەوەکو بابەتێکی ئەعلامی و بانگەشی هەڵبژاردن لەگەڵ نزیکبوونەوەی هەر هەڵبژاردنێک یان ڕیفراندۆمێک بەکار نەهێنێ بۆ ئەوەی ئەمە هەم و لەگەڵ ئەمەشاوەی کە ئێستا لە چەند ڕۆژی داهاتووە هەڵبژاردننی شارەوانی ئەستەمبوڵی تورکیا لە پێشە ئەمەکو بابەتێکی ئەعلامی بەکار نهێنێ بە بیانووی هێرشکردنە سەر تیرۆر تاوەکو دەنگی ناڕازی و نەتەوەپرسەکانی تورکیا بۆ خۆی کۆبکاتەوە دەکرێت لە استراتیژی دەسەڵاتدارانی تورکیا بیریان لای بابەتێکی لەم جۆرە هەبێ بەڵام پێویستە بە واقع و منطقی حاڵەوە تێبگەن کە ئێستا ئەو سنوورانەی کە لە دوای ڕێکەوتنامەکانەوە و لە دوای دروستکردنی دەوڵەتی عراقی نوێەوە کێشراون و دروستکراون ئەمانە سنووری نێودەوڵەتین و پارێزبەندی نێودەوڵەتیانەیە و چیتر بە بیانووی هەبوونی گەریلاکانی پەکەکە یان بە خەون و خەیاڵی دروستکردنەوەی ئیمپراتۆرێتێک هێرش و پەلامارەکانیان بۆ سەر دەوڵەتانی دراوسێ ڕابگرن چیتر پێشێلی سەروەری باشووری خاکی باشووری کوردستان نەکەن و چیتر ئەو دڵەڕاوی و مەترسیکە لەسەر وڵاتانی مەدەنی لە باشووری کوردستان دروستیان کردووە کۆتایی پێبێنن چونکە ئێستا منطق و دۆخی سیاسی بە جۆرێکە کە ئەم جۆرە خەیاڵ و بیرکردنەوەانە ڕەنگە جێگەی نەبێتەوە. ئەرکی ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و میدیاکارانەوەیە کە پەیامەکان بەڕوونی بگەێندێ کە پێشێلکاریەکان پێویستە کۆتاییان پێ بهێندێ و پێویستە بەرچاوڕوونی بە خەڵک و بە وڵاتانی دراوسێ و ناوەندە نێودەوڵەتیەکانیش بدرێت کە ئەم پێشێلکارانە دەبێت ڕابگیرێن و بیر لە ڕێگاچاری تر بکرێتەوە بۆ چارەسەری قەزەی گەلی کورد لە تورکیا کەویش ڕێگاچاری ئاشتیە جارێکی تر چۆن بینیمان لە ساڵی 2013 هەردوو لەسەر مێزی گفتوگۆ و بە ڕێگاچاری ئاشتی کۆ ببنەوە و بیر لە چارەسەری ئاشتیانەی کێشەی کورد لە باکووری کوردستان بکەنەوە.